فاستجاب لهم ربهم وتا خوای پەروەردگاریش وەڵامی دانەوە. وەڵامی چی براکانم؟ بینیمان لە ئاەتەکانی ڕابردوو پێنج جار کەلیمەی ڕەببەنا بەکارهات، واتە 5 جار لە خوای گەورە دەپاڕێنەوە بۆ 6 شت. ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ئەی پەروەردگارمان، ئەو ئەرزوو ئاسمانە تۆ بەگاڵتە دروستت نەکردو بێ حیکمت، دەی تۆ پاچیت لەوەی شت بەگاڵتە جاڕی دروستکەیت. فقنا عذاب النار، ئەی پەروەردگار دەی بمان پارێزە لە ئاگری دۆزەخ. ئەمە دوعای یەکەمیان. دوای ئەوە تەماشا دەکەین دیسان ڕەببەنا لە خوای گەورە دەپاڕێنەوە جارێکی تر. دوعای یەکەمیان ئەی پەروەردگار فقنا عذاب النار، لە ئاگری جەهەنەممان پارێزی. دوعای دووەمیان فاغفر لنا ذنوبنا، خوای لە گوناهمان ببوورید، وكفر عنا سيئاتنا، تجاوز بکەی لە تاوان و هەڵەکانمان، چاوپۆشی لێ بکەیت و محاسبەمان نەکەی لەسەری. ئەمە سێهەم. چوارەمیان وقنا عذاب وتوفنا مع الأبرار، ولەگەڵ ئەبرار و چاکەکارانیش بمان مرێنی، لەگەڵ ئەوان ژیانمان کۆتایی پێبێ، لەگەڵ ئەوان حەشر بکرێن. قنا وتوفنا مع الأبرار، ئەمە چوارەمیان. پێنجەمیان ربنا وآتنا ما وعدتنا على رسلك، ئەی پەروەردگار ئەو وعدەی کە بە ئێمە داوە لە ڕێگای پێغەمبەرەکانتەوە بۆمان بێنیتە جێ. و شەشەمیشیان ولا تخزینا يوم القيامة، و سەرشۆڕی ڕۆژی دواییمان نەکەی ئەی پەروەردگارمان. حسنی بەسری ڕەحمەتی خوای گەورەی لێبێ دەفەرمێ ما زالوا يقولون ربنا ربنا حتى استجاب الله لهم. هەروتیان ئەی خوایە ئەومان بۆ بکە، ئەی پەروەردگار لێت دەپاڕینەوە، ئەی پەروەردگار سزامان نەدەی، لێمان ببووری، عەفومان کەی، لەگەڵ چاکەکاران حەشرمان کەی، ڕیسوای ڕۆژی دواییمان نەکەی. هەر پاڕانەوە تاوەکو خوای گەورە وەڵامی دانەوە. ولا حديث صحيح دهات وإن الله يحب الملحين في الدعاء. خوای گەورە ئەوانەی خۆش دەوێت کە زۆر ئیلحاح دەکەن لە دوعا، زۆر ئیلحاح لە خوای گەورە دەکەن. بۆ نمونە تۆ با بڵین قەرزاریت، زۆر ئیلحاحکە لە خوای پەروەردگار داوات لێ دەکەم بۆ خاتری ناوە جوانەکان قەرزەکانم بۆ بدەیتەوە. ئەی پەروەردگار بە شەو بە ڕۆژ لە سوزدەدا، لە بینی بانگ و قامەتدا، لە ڕۆژی جومعە ئەخیر ساعاتی ڕۆژەکەدا، لە پێش بانگی بەیانی لە کاتی سحوردا، لە هەر کاتێک کە تۆ دەزانین دوعا تێیدا قبوڵە ئەو دوعای بکە. خوای پەروەردگار بۆ ماسانکە قەرزەکانم بدەمەوە. نەخۆشی ئیلحاح لە خوای گەورە بکە، خوا شیفات بدە. تووشی بۆ نمونە بەڵایەک بووی، داوا لە خوا بکە بە ئیلحاحەوە خوای گەورە ڕزگارت کە. مبتەلا بووی بە تاوانێکەوە و زاڵ نابی بەسەر نەفسی خۆتدا و دەسەڵاتی نەفسی خۆتت نییە لە خوا پارەوە، ئەی خوای پەروەردگار کە تۆ هیدایەتم نەدەی، من ناتوانم خۆم ڕزگارکەم. بەو شێوازە براکانم ئینسان زۆر دوعا بکە، خوای گەورە ئیلا وەڵامی دەداتەوە. بۆیە فەرمووی فەستەجابە لەهم، خوای گەورە وەڵامی دانەوە. کەواتە تۆش نابێ بێ ئومێد بیت لە وەڵامدانەوە، و نابێ تەمەڵ و تەوەزەلیش بێ لە دوعاکردن. بەختەوەرترین کەس ئەو کەسەیە کە دەرگای دوعاکردنی بۆ دەکرێتەوە، ئەو کەسەیە کە دوعاکردن بەلایەوە ئاسانە. چونکە خەلیفە عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ دەیفەرموو أنا لا أحمل هم الإجابة وإنما أحمل هم الدعاء. فەرموو من خەمی وەڵامدانەوەم نییە، من خەمی دوعاکەمە کە خوا موفقم کا دوعا بکەم، دڵنیام کە خوای گەورەش وەڵامم دەداتەوە. وقال ربكم ادعوني أستجب لكم. پەروەردگار وعدی داوە، فەرموویەتی داوام لێ بکەن من وەڵامتان دەدەمەوە. کەواتە براکانم با زۆر دوعا بکەین، لە دوعاکردن کەم تەرخەم نەبین، لە دوعاکردن کەم تەرخەم نەبین. ئەوەتە هەر دوعایان کە ڕەبەنا ڕەبەنا تاوەکو چی نەتیجەکەی هات، بەرهەمەکەی هات فەستەجابە لەهم، خوای پەروەردگار وەڵامی دانەوە.